بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ لە قەزای ڕەواندوزین دیارە لە کەشێکی سارد و باراناویدا هاوڵاتیانی قەزای ڕەواندوز لە ئێستادا گربوونەوە خۆپیشاندانەکەن بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژاوادا وەک ئەوەی ئەبینین لە دیمەنەکاندا هاوڵاتیانێکی زۆری قەزای ڕەواندوزدا بۆ پشتگیریکردن لە مافی گەلی کورد لە کوردستانی ڕۆژاوا گربوونەتەوە. من ئەمەوێ ڕای چەند هاوڵاتیەک وەربگرم. مامۆستا سڵاوتان لێبێتن ئامانستان لەم گربوونەوەی ئامانجمان پشتگیریکردنی ڕۆژگەدانی ڕۆژئاوایە برا کوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستانە. ئەتەوێتن چی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵێن؟ وڵی هیوادارم دەسەڵاتداران لە ئاستی سەرەوە وەکو ئەو گەلە هەموو یەکدەنگە ئەوانیش یەکدەنگ بن لەسەر ئەو پرسی ئەو قەیرانانەی کە بەرۆشی کوردستانی گرتیا. لە هەمان کاتیشدا داواکارم لە هەموو کوردێکی موسڵمان ڕێز لە پیرۆزەکانی ئیسلام بگرێت، ڕێز لە پیرۆزەکانی خۆی بگرێت. بەڕاستی لەژێر ئەو ناوی ئەو خۆپیشاندانەوە ئەو پشتگیریکردنە بەڕاستی یاری بە هەستی کورد و بە یاخود گەمە بە مقدەساتی ئیسلام نەکرێت. بە درێژایی مێژوو ئەبینین ئەوانەی شۆڕشی کردەوە سەرکردەی کردبوون هەمووی کەسانی ئاینی بوون. پێویستە خەڵکی کوردستانیش ڕێز لە ئاینی پیرۆزی ئیسلام بە تاکید ئەمە ئەگەر ئەوەر لە مێژووی کۆنی خۆمان دێنەوە هەموو شۆڕش و ڕاپەڕینەکان سەرکردایەتی پیاوانی ئاینی بوون کەواتە دەرخەری ئەوەیە کە کورد میلەتێکی پێش ئەوەی کوردبوونی خۆی موسڵمانە کەواتە دەبی ڕێز لە پیرۆزیەکانی ئیسلام بگرین. زۆر سپاس ماستەجان، زۆر سپاس. بەڵێ وەک ئەبینن لە ئێستادا گربوونەوە بەردەوامە لە قەزای ڕەواندوز هاوڵاتیانێکی زۆر بەشداریان لە خۆپیشاندان کردووە بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوا. من هاوڵاتی تر وەرەگرم. سڵاوتان لێبێتن، ئامانجتان چییە لەم خۆپیشاندانە؟ ئامانجمان پشتگیریکردنە لە برایانمان لە ڕۆژئاوای کوردستان بۆی بسەلمێنین کە کوردستان چوار پارچەنیە یەک پارچەیە بۆی پشتگیری بین لە برایانمان لە ڕۆژئاوا و کە پیشانن بدەن ئەوان تەنیانین ئێمە پاڵپشتیانی. کورد پێویستە لەسەر پرسەنەتەوایەتیەکانی بەردەوام یەکدیگر بێتن، بە تایبەتی مێژوو پێمان ئەڵێ کوردان ئەگەر یەکدیگر نەبن هیچ پشتێکیان نییە. کورد ئەگەر یەکگرتووبی دڵنیا بە هەموو جیهان دژمان بی یعنی دژمان بوەستی یعنی سەرکەوتوو ئەبین. زۆر سپاس دەکەن، زۆر سپاس. بەڵێ ئەگەر کامێرمانەکەم یارمەتی دەرم بێتن لە گواستنەوەی دیمەنەکان هاوڵاتیانێکی زۆر بەشداریان لەم گربوونەوە و خۆپیشاندانە کردووە. هاوڵاتیان داواکەنەوە کورد هەموویان یەکدەنگ و بێتوانێت مافەکانی خۆ مێژوو ئەوەی بۆ سەلماندووین کە کورد بەجگەلەوەی کە خۆیان یەکدیگر بن. من هاوڵاتی تر وەرەگرم. مامۆستا سڵاوتان لێبێتن، ئامانجتان چییە لەم گربوونەوە خۆپیشاندانە؟ ئێمە زۆر دڵخۆشین کە توانیمان هەموو هەر چار پارچەی کوردستان یەک بخەین بۆی ئەو خۆپیشاندانەوە. ئەومانە ئەوێ لە هەر شوێ کورد ئازاری هەبێت ئێمە لەگەڵیاندان باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا هیچ فەرقی نەلۆمە لە هەر جێ ئاسارێک لەسەر گەلی کورد هەبێت ئێمە بەشداریەکەین بە دڵخۆشیەوە. پێویستە سەرکردە سیاسەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەڵێ یەکدەنگی گەلی کورد هەموو ستورەکانی بەزان، ستوری ئایدۆلۆژیای بەزان، ستوری حیزباتی بەزان، هەموو ستورەکانی بەزان، ستوری وڵاتانە، سنوور دەستکردەکانی بەزان. ئێمە بوون بە یەکدەنگ و بە یەکدەنگ هەڵوێست وەرەگرین و بژی ڕۆژئاوا، بژی شەربانان، بژی گەلی کورد. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز وەکەوەی بینیتان ئەمە خۆپیشاندان و گربوونەوەی هاوڵاتیانی قەزای ڕەواندزە بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوا کەوا لە ئێستادا لە دۆخێکی ناخۆشدان و وازڵ مستەمیان بەرامبەرەکرێت داواکەنکەوە کوردان لە هەر چوار پارچەی کوردستان یەکدیگر بن و یەکدەنگ بن بۆ ئەوەی مافی ڕەوای گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە ڕۆژئاوا بەدەست بێنێت چیتر گەلی کورد مافی نەخورێ. بەڵام نەگەڕێ بۆ لایەوە.